پەرتووکی گوڵبژێرێک لە وتارەکانی مامۆستای شەهید مامۆستا عەبدوڵڵای قەسرێ. ئەم کتێبە لە دوو توێی بەرگێکی ڕازاوە و 351 لاپەڕەدا 15 وتاری مامۆستا عەبدوڵڵای قەسرێی لەخۆگرتووە. وتارەکانی مامۆستای شەهید جۆراوجۆرن و هەریەکەیان ڕەنگدانەوەی ئەو بارودۆخ و هەڵومەرجەن کە تایبەت بووە بە ژیان و هەڵسوکەوتی ئەو خەڵکەی مامۆستا لەگەڵیان ژیاوە. ئەم کتێبە لە کۆکردنەوە و ئامادەکردنی بوخاری عەبدوڵڵایە و پێشەکیەکەی مامۆستا عەلی باپیر نووسیویەتی و لە پێداچوونەوەی مامۆستا حەسەن بابەکرا. کتێبی گوڵبژێرێک لە وتارەکانی شەهید مامۆستا عەبدوڵڵای قەسرێ ئێستا لە کتێبخانەکان دەست دەکەوێت. کتێبی گوڵبژێرێک لە وتارەکانی شەهید مامۆستا عەبدوڵڵای قەسرێ.